سڵاوتان لێبێت و بەیانیتان باش لە هەر کوێیەکن کوردستانیانی خۆشەویست سڵاوێکی کوردانەتان لێبێت بەو هیواییکە لەش ساغ و تەندروست و سەلامەت بەیانیت باشاگەر بەیانی باش سۆبان سڵاوتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لەگەڵتانین بم بەیانیە جوانە بم بەیانیە کە خوددا جارێکی دیکە بەخشین و بەخشێکی دیکەی لەگەڵ ئێمەی مرۆڤ بە تایبەت جوتیاران لە هەرێمی کوردستان کردووە کە تاوەکو ئێستا نزیک دەبینەوە لە مانگی شەش و لە وەرزی هاوین کەچی بارانە ئەمە بەخشینێکی دیکە خدای گەورەیە سوپاس کە خوددا تەمەنی پێداین لە بەیانێکی دیکە لە دەستپێکی ڕۆژێکی نوێ بەیەکەوە بین بۆ ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بابەتمان دەستنیشان کردووە تەوەر و بابەتەکان هەموو زۆر سەرنجڕاکێشن ورە بەخشیە هێزە توانە ئیرادەی هەموو ئەمانە خۆی دەبینێتەوە لەم تەمەرانەی ئەمڕۆ هەمانە بەڵێ جا ئەوەی دیکەش کە ورەیەکی زۆر باشمان پێ بەخشێت من بە ڕۆژەکەیە کە هەڵەسم لە خۆجەوەکەی خۆش بێت هەر بۆ خۆی ورم هەیە وزەم هەیە خڵق و تااقەتم هەیە ئەمڕۆ جەوەکەی زۆر خۆشە ئێستا کە من هاتمە تۆ پێشتر لە منە ناوستۆدیوی کە من هاتم ئەوە نمە بارانێکی هەبوو زۆر کەشێکی خۆش بۆنێکی بارانی خۆش بۆ هیواییکە ڕۆژێکی پڕ لە ورە بەرزی و پڕ لە خۆشی و پڕ لە شادیتان کەشەکان زۆر کاریگەری لەسەر میزات لەسەر هێز لەسەر توانای لەسەر هەموو ئەو بابەتانە هەیە مرۆڤ کە بەیانیان هەڵدەستی وەکوی خۆت وتت کە دەبینی کەشەکە خۆشە بە تایبەتی پلەکانی گەرما مامناوەندە نە زۆر ساردە نە زۆر گەرما لە خۆتەوە هەست بە کەشێکی جیاواز دەکەی هەست بە هێزی و گڕوتینێکی باشتر دەکەیت جا هاکار من بەیانیان کەیە هەرکە لە سارەکە دابەزم لە جاتی بچمە سەرەوە بۆ خۆ حازرکردن 5 دقایق زووتر ئەگەم دەدەقەیە زووترەگەم لە کورسەکانی بەردەمی ستۆدیۆی ئێرە دانیشم نە مۆبایل ئیش پێکەم نە هیچ شتێ بەس هەوڵەیەم بۆنی ئەم گوڵە خۆشانەی کە لێرە بۆنە ئەم سەوزایە هەڵمشم ئەو وزە جوانە وەرگرم بۆی کە بتوانم موزەیەکی جوانیش بدەم بە بینەرانمان کارێکی باش دەکەی سۆڤان تەندروست دەژی دیارە هەروەڵا زۆر حەزێ هەکار تۆ زۆر باسی ورەت کرد بۆ کەمێکی تر لەسەر ورە قسەناکەی ورە بەرزی ئەمڕۆ کاتەوەریشمان دەبێت لە سەرما چۆن ورەت هەیە چۆن ئیرادەت هەیە چۆن خۆڕاگری دەتوانی هەبێت ورە بەرزی داهاتوو دیاری دەکات بێگومان بە ئەندازەی تێکۆشانت و ئەنجامەکانت بەدەست دەهێنێت ئەو کەسەی ئامانجی بەرزی هەبێت دەبێت شەو نخۆنی بکات و قوربانی بدات هەر کەسێک ئامانجی نەبێت ژیانی لە بێهودەییدا خەسار دەکات بەڵێ جا هەر ئامانجێکیش کە تۆ لەبەر چاوی دەگریت چاوەڕوانی واقعی کە تیا سەر بکەویت بگەیتە سەرکەوتن جا باسی سەرکەوتن بکەین کەمێک سەرکەوتنی چیە بریتە لە بەردەوامبوون لە جێبەجێکردنی پلانەکانت بەرەو ئامانجەکان وەک سەرەتا هاوکارم هاکار باسی لە ئامانجەکان کرد جا گەیشتن بە ئامانج بەشێکە لە سەرکەوتن جوانترین بەشی سەرکەوتن سەرکێشیە بۆ گەیشتن بە ئامانجەکان جا هاکار شتێکی دیکەش هەیە من ئەڵێم شکستیش بەشێکە لە سەرکەوتن چونکە تۆ ئەزمون پیا ئەەکەیت ئەگەر بێت و ئەم شکستە بێتەوە هۆی فێربوونی وانەیەکی زیاتر بێگومان ئەمە بەشێکە لە سەرکەوتن نەک بەشێک لە سەرکەوتنیان ئەزمونێکی نوێ دەکات وا دەکات لایەنی کەم تۆ لە شکستێک خۆت بەپارێزی ینی ڕێک پێ دەزانی کە ئەم ڕێشکەوەتەوە دیسانی ئەوش ئەکاتەوە بەشێکی دیکە تۆ بەشێکت بڕیوە ئەزانی ئیتر ئەم ڕێگەی تاقی ناکەیتەوە جارێکی تر ئەمە خۆی سۆبان بۆچی هەمومان زۆر جار قسە لەو کەسانە وەردەگرن کە خاوەن ئەزمونن چونکە زۆربەی ڕێگاکانیان تاقی کردەوە ئەم ئەو ڕێیانەی کە شکستن و ئەم ڕێیانەی کە سەرکەوتنە بۆیە ئەزمون گرنگترین شتە بۆ برۆ بەڵەجا بۆ هیوایەی کە بتوانین بە کەمترین شکست بگەین بە زۆرترینی ئامانجەکانمان و ڕێگەکان ناوقەت بڕکەین لە جاتی ڕێگەیەکی دوور و درێژ ببڕین هەتاوەکو ئەگەین بە ئامانجەکانمان ڕێگەیەکی کورتتر زووتر کەمتر لە شکست کەمترین شکست و باشترین ڕێگاکان بۆی کە بگەین بە ئامانجەکانمان جا ئامانج و هەر شتێک کە تۆ لە خیاڵی خۆتی هەر مرۆڤێک ئامانجێک بێگومان دیاریکراوی جا خۆشی ناونیشان تەیاتێ چ کاتێک کە تۆ یەکەم هەنگاوت واڵ هەڵێنا کە یەکەم هەنگاوت نا ئامانجەکەت ناونیشان تەیاتێ ئەڵێ وردە وەرە بۆیە زۆر ئەبێ پێداگر بین لەسەر ئەو ئامانجەی کە هەمانە دڵنیا بە بەدانیشتن هیچ کاتە هیچ ئامانجێک نایەتەدی بێگومان بەیانیە بابەتە هونەریەکان سەرنجڕاکێشترن هەموو کات بەڵام بەیانیان هەر زۆر سەرنجڕاکێشە بۆیە لە بەشی شێوەکاری زانکۆی دهۆک 11مین فیستیڤاڵی هونەری ساز کراوە کە تێیدا زیاتر لە 1700 تابلۆی قۆناغی جیاوازەکان نمایش کران
کۆمەڵێک پرۆژه قوتابیانیشی تێدا بوو بەڵێ جگەل لەو 1600 تابلۆیە کە نمایشکراوە تێدا 1970 پرۆژەی دەرچوانی قۆناغەکانی دیکەشی تیا کۆکراوەتەوە بە یەکەوە بێگومان هاوکارانم کارێکیان لەم بابەتەوە کردووە پێکەوە کارەکە دەبینین و سەرنجدەین هەرگۆف یعنی کو ئەف ئێش و ئازارە چ جۆرەش دەخۆنە نۆچی چونکە تشتێکی ئێش بۆ گەلک کەسوکارên ئەنفالان پرۆژەیە دەرچوونە نورایە wê bi şêwazekî cuda derbirînê ji vê karesatê kiriye û ev şêwaze bûye cihê serenca mêhvanên vê pêşangehê. ئەف فکرەکە ئەس بێژم زیب بوو من نەهاتیە من gelek sketchêkirin û mutabe'a tişê wasa bes her dem karasatê enfala pêştavêt min bûn ku min hergav hizraman li wan jina bû ku ev ji ne çend êş û azad jiyana xwe da dîtîne heta geştine vê radeyê vê emrê mezin. Festîvala yazdemîne ya pişka hunerê şêwekariya li Zankoya Duhokê. Gotpêşangeheka vekirî da tabloyên qutabiyan hatine nimayişkirin û her babetekê nimayişkirî serenca beşekî kêşa. Tabloê cora cor dîtin babetê siyasî tê de hebûn, yek kulturî tê de hebûn. Berî demekê me tabloyekê bira Kristyanên me dît bi rastî ramanê zor can tê de hebûn. Zorbey tabloa me dîtin hizra min hizrê can tê de hebûn. 188 tablo projeyên derçûna qutabiyan bû. û bi gotina serpereştê festîvalê di nava van projan de babetên kurdewarî bi şêwazekî serdemiyane hatine nexşandin. یا گرین که اوه کو قطابی وقت درچید شوازه تایبت هبی تعبیر کسات یا وی گریدای بید ضمنی هندک نقاط اساسیت اکادمی تو را در باز ببید ما سر نسبت کردواری ما هیئت ناف پروژه خواهمی آده بس نه شیوه که گلک قطابی هنه شوازه کردواری شول کری بس هر تکنیک اکانی معاصر سردمیاتیش شول کرد. Zêdetirî 1700 tablo di gera yazdemîn de ya Festîvala Hunerê Şêwekarî hatin nimayişkirin. Qutabiyên pişka hunerê şêwekarî yazdemîn festîvala xwe ya salane li jêrnavê Huner Afirandina Zanist û Zanînê Gêran. Gobabetên van tabloyan jî cora û cor bûn. Bi gotina serpereştê vê festîvalê, tabloyên gobêş û azara Kurdan ve girêdayî pêtir serenca xelkî nava vê festîvalê de kêşa. Hevrîst Recep, Kurdistan 24 Duhok. بابێنەوە سەر باسی ئیرادە و رەبەرزی و توانە تا چەندێک مرۆڤەکان ئەتوانن پشت بە خۆیان ببەستن چەندێ ورە کاریگەری هەیە لەو بڕیارانەی کە تۆ ئەیدەی جا باسی گەنجێکتان بۆ ئەەکەین کەمێک لەمەوبەر کە ئێمە بابەتەکەمان لە بینی خۆمان قسەمانتیا ئەکرد و گەنجەکەمان بینی و میوانەکەمان بینی شۆک بووین با ئەو شۆکە بدەین بە ئێوەش بم بەیانە گەنجێکە لە ماوەیەکی کەم ئەمە نەورەیەکی باشی هەبووە ئەمەدا بۆ ئامانجەی کە خۆی ویستێتی تێکۆشاوە توانیوەتی 62 کیلۆ لە کێشی خۆی دابەزێنێت زۆر سەیرەنە ماشەڵای لێبێ جا ناوی محەممەد دڵشادە ئەو گەنجێکی دانیشتوی شاری هەولێرە بەهۆی کێشی زۆرەوە نەیتوانێت چێژ لە ژیان وەربگرێت و بێبەش بۆی تر لەم جلە جوانانەی کە کوڕەکان لە بەریەکەن حەزەکەن سلیم بێ ئەم شتە لە بەریانە و کەش خەبێت وە نییە هەکەر بێگومان یانی دووبارێک خۆشترین شتە بەلای ئەو کەسانێک کە تەندروستی ینی تر ڕەنگە زۆر جار بەهۆی هەناسەیانەوە یاخود نەخەوتنی باش یاخود دانیشتنیان زۆر کێشیان بۆ دروستەکە هەڵسانیان هەڵسوکەوتیان هەموو ئەمانە بۆ ئەو کەسانە زۆر ئێساکە ئەیلین ڕەنگە ئەو کەسانی کە کێشێکی زۆریان هەیە بەهۆی نەخۆشیەکەەوە یان بەهۆی حاڵەتێکەوە سەیری ئەم حاڵەتە بکەن ئەوە ورە بەرزێک بە ئێوە بەخشە خۆشی ورەیەکی زۆر باشی بووە. بەڵام 2000 ینی بڕیار دەدا کە ناڕەحەتیەکانی زۆر دەبی بەڵام 2000 بڕیاردا کە ئیتر دەبێت کە سەیری ئاوێنەی کرد محەممەدێکی دیکە ببینێ و محەممەدە نەبێت کە کێشی بەو شێوێ بوو بۆیە بەهۆی پەیڕاوکردنی سیستەمێکی خۆراکی تەندروست و وەرزشکردنەوە کێشی خۆی لە
141 کیلۆ دابەزێنێ بۆ 79 کیلۆ بەخێر کاک محەممەد زۆر بەخێر بەخێر بێت کاک استودیۆ گوتم نەڵی من هەوم ماشاءالله ماشاءالله ڕێی تێناتی ئەمە 147 کیلۆ ببێ ماشاءالله ینی کاک محەممەد 7 کیلۆکەی 6 کیلۆکەی پێ زیاد ئێستا پێی ناخۆشە شەشی بۆ زیاد کەم کاک محەممەد زۆر بەخێر بێ بینینی کەسی بەم شێوەیە بەڕاستی ئیراد و هێز بەم نیش دەدا ئەمن هەندێک زابیر دەکەمەوە خۆم 5 کیلۆیەکم زیادە هەندێک جار زیاد دەبێت کەم دەبێت دەگەمەوە بەڕاستی ینی تام دێتێ وەکو کوردەواری خۆمان دەڵێ ناتوانم چۆن دەستی پێ بکەم ئەو 5 کیلۆی دابەزێنم ئێستا پێی ناخۆش بوو ینی کاتە زۆر ئەمەندە کاریگەری لەسەر دەروونت کردو تەنات بە قسەش پێت ناخۆش سەرەتا کە من دەستم پێکرد وەکو هەموو ئەوانێکەوە دەست بە سیستەمی با بڵێن ڕێجیم دەکەن نزیکەی ساڵ و نیوە هەر دەموت ئەو هەفتەیە نا هەفتەی داهات و هەفتەیە نا هەفتەی داهات یعنی هەتا ئەو بوو بۆ خۆم هەستام دیراسەکەم کرد تقریبا لە دیراسەکە ساڵەکەم پێچوو لەسەرەوەیکەوە چۆن ئینسان بتوانێت چێش دابەزێنێ و هەروەها لەگەڵ سروشت ئاش ببینەوە ئەو نەزرە غەڵەتانی کەوا وەرمانگرتێ لەسەر خواردن بتوانین ینی ئەوانە ڕاستکەینەوە ئەوە سەری هەر هەمووی بکەوە متوانیم خواردن بناسم یعنی بۆ نمونە بەڕاستی لە ناو کۆمەڵگای ما ینی ئازاییە مەسەرن کەسێک دوێنێ من 3 کیلۆ گۆشتم خواردی بەڵام تو 3 کیلۆ گۆشت خوارد نازانین بۆ چووە ئەو گۆشتە چی لە ینی قسەکانت تەواوکە ینی هەموو بە درێژی بەڵام لە ماوەی چەند ئەم کێشە دابەز لە ماوەی ساڵێک و مانگەک ساڵێک و یەک سێزدە مانگ سێزدە کیلۆ چەند کیلۆ 69 چەند ڕێگە تاقی کردبووە ئیتر گەیشتی ئەوەی کە خۆت ڕێگەیەک هەڵبژێری کە ڕێگەیەکی تەندروست بێ هەندێک خەڵک هەیە بەس تەنیا بە ڕیجیمێکی زۆر قورس کە پێڵەن ڕژیم قاسی هەنێک کەسەیەکی تۆکە هەنێک کەسێن نا ڕژیمێکی ئاساییەکە وەرزشیشی لەگەڵەکە چیت کرد چەند ڕێگە تاقی کرد بەخاتون غەڵەتەکە لێرە ئەوەیە کە ئەمە زۆر ڕێگە تاقی دەکەینەوە ئاژ نابینەوە لەگەڵ بابەتەکە یان چۆن ئاژ نابینەوە لەگەڵ بابەتەکە بۆ نمونە مثلەن خەڵکێک دەست بە ڕژیمی قاسی دەکا مەسەڵەن دەڵێن لە هەفتەک ڕۆژەکەم ئۆفە لە بۆ چ ڕۆژێک ئۆفە خۆت لە سزننی حتى خواردنەکە یعنی دەبی شتێک بخۆیکەوە لەگەڵ جەستەت بگونجێت بۆ نمونە هەڵەیە ئەو ئۆفە هەڵەیە باشە تو چیت کرد کاک محەممەد ئەمە چیم کە زیاتر چەند سیستەمەکەم بەکارهێنایەک لەوانە ڕۆژووی پچر پچەر صيام متقطع يعني ال 24 ساعة جارك يك جم دخوار أو جم اللي بيني ساعة 2 بو ساعة 6 بو أو جلدو أو زيادة يمكن مثلا كدما 2 روج جارك جمك 3 روج جارك جمك زور نورمال كاريجري نبو لسر أبدا نا وەرزشت لەگەڵا کردیان بەبێ وەرزش بێگومان وەرزشم لەگەڵی دەکرد وەرزش بەڵام تبی وەرزشەکان تۆزە خەفیف بێت تا وزە زۆر سەرف نەکەی ئەزانی کاک محەممەد ئێستا من و کاکار باسیێومانە کردمان ئامانج بۆ سەرکەوتن تەنیا پێویستی بۆیە کە تۆ هەنگاوێکی بۆ بنیت تۆش ئەڵێیت هەموو جارووە ماوەی چەند ساڵە بوو هەرموود ئەمڕۆنە سبێ ئەمە چۆن بوو ئاخر بڕیارتدا لە چی شتێکا بوو حاڵەتێکت بۆ هاتە پێشەوە هەر لە خۆتۆ شوێ بەیانی هەساوتت ئەو شتە ئەکەم چۆن بوو ئەمە جلەکانت فڕەدا جلم زۆر فڕەدا بەڕاستی ئەوەڵی چە مووقفێک بوو یەک لەوانە حەزم لە وەرزشی شاخەوانی بوو زۆر و حەزیشم لە مەلە بوو با بڵێن لە مەلەکردن خراب نیمە زۆر باشم بەڵام لەشم قرس بوو ینی نەم دەتوانی زۆر مقاومە بکەم و ئەوەی کەوا بووە دافعیشەوە بوو زۆرم حەز لە سروشت بوو حەزم لە شاخ بوو ئەوە بوو جارێکیان ڕۆیشتین وەز ئەم زۆر خراپ تێک چوو ئەوە خۆیەتی نەڵێەوە منم دڵنیام براکەتە ئەمانە شاخەوانیە ئەمە هێشتا وەز لەوێ چەندێ بوو لێرە ئەگەر بەبیرە بێ لێرە ئەو تقریبا لەوانە تۆزەك دابەزی بووم دیارە دەستت پێکرد بوو لێرە دەستم پێکردو ئەوە تا شاخەوانیە ئەوە یەکەم جار بوو کە چوومە شاخەوانی هەست دەکەیت تەمەنیشت گەورەتر دیارە کاتێک ینی وانە مرۆڤ هەمووی هەروایە مام محەممەد لەوێ مام محەممەد لێرە حەمۆکە یەک پاکیشت هەیە کاک محەممەد لەناو دۆستان و هاوڕێیان چۆن ئەوە بۆ بەم کاک حەمۆکە لەناو دۆستان و هاوڕێیان چۆن هەندێک جار هەیە هاوڕێ و دۆست و برادەڵە کورە دە بخۆ قەیچەکە هەر ئەمڕۆیە ئەو کاتێک کە تۆ دەست کردو بۆ ڕژیمە قەت بە قسەی کەسە ناکرد ئەوەی کە خۆت ئەتویستە نانی بۆ نمونە ئەنی ڕێستۆرانتەکەی لە هەولێرکەوا زۆر با بڵین بەناو بانگە برادێکمان لە ئەوروپا هاتەوە ئەوە بوو تیان کاکەوە هەمومان داوەتی ئەو برادرینەوە بچینە ئەو ڕێستۆرانتە چون باشم بەس سیارێ پارکینگ دەکەم ئەوە دێم لە ڕێستۆرانتەکە هاتمە دەرێ تەحەدای نەفسی بزەبت ینی بەڕاستی تەحەدایە ینی دەبی شتێک بکەینی یەک تۆز ئیرادەی دەوێت ئێستا چی دەخۆی
ئێستا طبیعی هەموو شتێک دەخۆم ینی ئەوە نییە مەمە کە دەڵێن دایت یا دابەزین ئەوە نییە خۆت لە شت بگریەوە دەی ئەمن چیتر ئەو شتە ناخۆم ئەوەی ناکەم ئەوە ئاوانی ماوەی چەند برنجت نەخوارد برنجم بە بەردەوام دەخوارد دەتخوارد برنجم دەخوارد چەند خۆشە ئەو هەواڵە بە منی بدەن بەڵام برنج بەبێ خوێ و بە ڕۆنی نەباتی نا یان با بڵێن ڕۆنی ئاژەڵی بە ڕۆنی ئاژەڵی ئەخەوە هەنێک کەسێ حەزی لێ ناکە ئەو ڕۆنی خۆمانە وەنیە ڕۆنی خۆمانە هەر زۆر زۆر خۆشترە لەوەی تر نان و ئەو شتانە چی نان و هاوڕێکان گلۆتین نا ئەوەی با بڵێن هەویرەمەنی شەکر ئەو خواردنەوە گازیەکان سۆبان سەیر دەکەی ینی کاک محەممەد لەگەڵەوەی ئەم کێشە زۆری دابەزاندیە پێستی خەری بۆ بڵێم ینی تون و ماشەڵە هێشتا دیارە بە قۆڵ و بە دەستوانە داکەوتنی پێستی تیانە بۆ ئەوە چیتە کرد هەموو بەیانێک ساعت 6 با بڵێن بۆ خۆم ساعت 8 دەچوومە سەر ئیش خۆم هەموو بەیانێک ساعت 6 ئەم مەلەم دەکرد لەگەڵ دابەزینەکە ئەگەر بێت و ئینسان مەلە بکە جسمی باش شەد دەبێت بەیانی بڵێ چەند لە خەواڵ دەستی کاک محەممەد بەخۆی ئەوەیە کە دەچێت ناو بابەتەکە خەوت تەنزیم دەبێت ینی ساعت 10 و خەوت لێکەوتیە ئەوە هیلاکی ئەوە چۆنەڵێ وەرزشی کردووە و خواردنێکی تەندروستی خواردووە بێگومان هەموو ئەو کارانیان مێتاپۆلیسمی جسمی هەمووی ئەو ڕێچکەی دەشێ خۆی بدەستەوە لە هەز نەکردن بە برسیەتی یانی نبینی و ئازارە نبینی بخەین بزەوت هەروە ینی زۆر جاری وای ها کە شەودا دەنیشتن و ئیتر کوردەواری خۆمان هەموو شتێک دادەنێتن ئەو دانیشتەکە هەیە کە لە دوای ساعت دەوە دەستێت ئاخر ئیتر ئاهاتر بۆ فکردن فێلم سۆفان ینی من کە بڕیارە دەم تۆ هەر کەسێکی دیکە کە کەمێک کێشی زیادە هەر کەسە و هەتا پسپۆرەکانیش دکتۆرەکانیش هەر کەسە بە شێوازێک هەر ڕاهێنەرێکی لە جوانی خاوەن هۆڵەکان بە شێوازێک دەڵێ ئەم ڕێگای دروستە ئەم دەڵێ ئەم ڕێگایەکان سەیدەکەی زۆری پێچەوانە یەکترە کەسێک دێ دەڵێ تەنیاکی تۆ ئەوەی کی تۆ نەکە بە هیچ شێوەیەک دابەزینەکەی تەندروست نییە هەیە دەڵێ بە هیچ شێوازێک چاوری خواردن برادر نییە لەگەڵ دابەزاندن چۆن خۆت لەم هەموو قسە قورتار کرد بەر لەوەی ئەمە چێشدا ببەزێنین بەڕاستی پێویستە بۆ خۆمان تۆزێک معلومات پەیدا بکەین لەسەر شتەکە زۆر گرنگە زۆر مهمە یعنی من با بڵێن لە دەستگایەکی تریش با بڵێن دەستگایەکی ڕاگەاندم بۆ ڕەسمشتم بڵاوەوە ئافرەتێک پەیوەندی پێوە کردم یەکە و سەر ئەمن دەمێت دابەزمە ئەوشتانتمە تو هیچت بەکاری نە وتی کەسێک پێوتمە بیپسی بخۆ لەگەڵ سەمونی تورکی هەموو ڕۆژێ من هەش سەمونی تورکی خوادێ لەگە بەتڵک بیپسی دڵنیا بە ویستێتی بیکاتە دەبڵم وەڵاهی باشە نەمردیەتی ئەو دووشتە بەیەکەوتی هیچ شتێکم نەخواردیە ینی بەجددی کاک محەممەدەها چۆنەڵە بە ئاوها بڵین ئێستا هەر یەکێک لە ئێمە بۆ خۆی لە ماڵی خۆی ئەتوانین بڵین پزیشکێکمان لەگەڵ بێگومان چەنەها ئەپلیکیشن هەیە چەنەها پرۆگرام هەیە چەنەها ڤیددیۆ کراوە لە کەناڵەکانی بەس لەگەڵەوە شاد دیسان مەترسێ چونکە بۆ نمونێسە تۆ ڕێگەیەکی تەندروستە گرتوتە بەر ڕەنگە کەسە ڕێگەیەکی تەندروستی نەگرت بێتە بەر بەڵام هەر ئەو شتانی کرد بێت و کردبێتی بە ئەزمون لە ناو سایتەکان داینابێت ئەوش مەترسی خۆیە چۆن ئەتزانی ئەمە دروستە ئەمە دروست نییە ئەو سێرچانێک کە ئەتکرد سەرەتا گرنگترین شت ئەوەیە کە کەسێک بڕیار دەدا چێش دابەزێنێ پێویستە چی بکە سەرەتا گرنگترین شت ئەوەیە جارە بچی فەحسێکی عامی خۆی بکە بزانیتن هۆرمۆنی مەوزوعی چییە بزانی خوددەی چی لێ هاتیە ئەوجە دەتوانی دەست پێ بکاتن کەوا چ دەخۆم چ ناخۆم بزانیت چەوریەکانی چۆنە سوکەری چۆنە مەسەرەن سوکەری سێمانجی خۆی زەڕورەکەوە ینی هەموو کەسێک 6 مانگجارێک فەحسێکی عامی خۆی بکە ئەو کات و با بڵێن ئەو فەحسانت کرد تەمەشا دەکەی بۆ نمونە ئەگەر بێت و تۆ چەوریت زیادبی ناکرێت و بە بەردەوامی گۆشتی سوور بخۆی هەستە چۆنە کە ئەو کابۆ پانتۆڵانە دەبینی کە کەمەرەکەی پەنجا بوو وەڵی بۆ یادگاری هیچ لێ هەڵگرتووە هەڵی گرێ ئادانەیەک سێ پێشنیارەی من کە یەکێنەوە شتێکی زۆر خۆشە بەس زۆر خۆشە کە ئاوا لەو وەزنەوە هاتوویت ینی ئەو کێشە هاتووی هەر پێشنیارەکەم ڕەنگە کابۆ یەکم هەیە با بڵێن یەک کابۆ هەموو جارە خێزانم دڵی عائیلی هەر هەمووی دەستە ناوە کابۆی جێمان دەفتەوە دیکەینە خێمە کابۆی هەر هەڵم گرتی بەڕاستی کەمەرەکە چەند بوو ئەگەر و کاتە بە پرسەرمان لێ ناکەی بەس چۆن کێشە دابەزیوە دەڵێن ئێستا نمونە دەمانە بینینەوە وڵی نێتەوە ئەها شتێکی ئەڵێ بێکۆتایی بووە ئەوە بۆ ڕابردوو شەستێک بووە
زیاتر بوو. بەس کاک محەممەد یەک شتی دیکە ئێستا پێم وانە جەنابە ڕێگە بە خۆت بدەی بێژگە لە قەڵاوبوونیش ڕێنوێنی خەڵک بکەیت چونکە هەنێک کەسێک خۆی بە شێوازێک زعیفە بێتەوە کێشدا ئەوەزێنێت کەچی وازانێتتر پسپۆر و پزیشکە بە هەموو عالەمەڵی ئاوها بکە ئاوها بکە پێم وا بێت تۆ ئەو زۆر غەڵەتە غەڵەتەکە چۆنە مەسەلەن کە کەسێک 2 کیلۆ 3 کیلۆ چێشدا دەنێ یەکەوسەر بخۆی لەبەر بزانە زۆر جاروایە مزاعفاتەکی توش بووە ئەو شتەی بخۆ ئەوە زۆر باشە ئەو قاوەیە بخۆ ئەوە ئەم بۆی 15 کیلۆم دانایە کو 15 کیلۆ دانە بچن بە مانگەکی ئێ باشە ئەو قاوە لەسەر نووسەیەکلێتیە لەو کەسێک باش لەو کەسێکی کە باش زۆر جاری وایە بەس هەموو جارە دەڵم ئەوانەی کە چێشدا دەنێن با دیڕاستەی مۆزوعەکە بکەن ئەم تقریبان کۆشتێکی وەرگرت لەسەر ئەو بابەتە بەس لەسەر خۆراکسازی چۆمتانی خۆراک دروستکەی باس کاک محەممەد محەممەد ئەم بەیانە میوانی ئێمە بوویت بەڕاستی چاو لە تۆ بکەن پیرۆزباییشە لێ ئەەکەین ئەوە هەستێکی زۆر زۆر خۆشە پیرۆزبایە بەجددی چونکە تەندروست ژیانێکی حەز دەکات دابەزی دادەبەزی نوخشە بێت لە هەموو کەسانی کە کێشیان زۆرە جا ئەمڕۆ باسی حاڵەتی تایبەت دەکەین کە لە کوردستانان کەسێکمان پێناساندن کە کێشی دابەزان و هاوڵەتێکی تر ئەپێتان ئەناسێنی کە هاوڵاتێکی میسریە ئەجا نێشتەجێی قەزای کفریە و 38 ساڵ لەمەوە پێش هاتۆتە عێراق بۆ کارکردن و ئیتر نەگەڕاوەتەوە هەر لە کوردستان ماوەتەوە و لە کەسوکاری خۆشی دابڕاوە. ئەوە کوردستان 24 دوای ئەوەی چیرۆکی ژیانی لە فیچەرێکدا خستە ڕوو هەوڵەکانی خستنەکار و لە ڕێگەی خێرخوازانەوە دەست بە چارەسەرکردنی گرفتەکانی پێش ڕۆیشتنەوە کرا هەنگاو بە هەنگاو دوای زیاتر لە 2 مانگ کێشەکانی بۆ چارەسەر کرا و توانرە بە کەسوکاری لە وڵاتی میسر شاد بکرێتەوە. تەنها دەتوانێت لە چوارچەوەی شارێکدا گوزەر بکە ئەویش کفریە. مافیمانەوە و پاسەپۆرتە میسرەکەی بەسەر چووە. 38 ساڵ لەمەوبەر کە بۆ دەستکەوتنی کار هاتۆتە عێراق ئیدی نەیتوانیەوە بگەڕێتەوە و لە کەسوکاری دابڕاوە. خێرخوازان تێچووی کێشەکەیان گرتە ئەستۆ. هەنگاوی یەکەم کێشەکەی مانگەیاندا کۆنسوڵخانەی میسر لە هەولێر دواتر بۆ وەزارەتی دەرەوەی میسر و نیشینگەی بەغدا و نیشینگەی سلێمانی. کێشەکانی ئاسان نەبوون. دوای نزیکەی 2 مانگ کێشەکانی بەرەو چارەسەر چوون. کە هاتمە عێراق ساڵی 1975 تا ئێستا تەمەنم 57 ساڵە میسرم نەبینیوەتەوە. دوجار ئاوەتەکەی محەممەد بادی هات و دەتوانێت گەشت بکە. تکتی فڕۆکەی بۆ دەبڕین. دوای 38 ساڵ بۆ جاری یەکەم سواری فڕۆکە دەبێ. فڕۆکەکە چەندە خێرا لای محەممەد پێچەوانەیە. دوای 2 کاتژمێر و 20 خولە قاهیرەی بینیەوە. هەرکە گەشتا فڕۆکەخانە دەستکرا بە لێپرسینەوە لەگەڵی. هەرێکە و چاوەڕوانی ئازیزێکێتی بگەڕێتەوە محەممەد هەر نایەتە دەرەوە. زاد لە 2 کاتژمێر لەمە پێش محەممەد گەشتە فڕۆکەخانی نێودەوڵەتی قاهیرە بەڵام لەلایەن یازەمنیەکانەوە دەستگیر کرا. لێکۆڵینی لەگەڵا دەکرێت کە 38 ساڵ لەمە پێش میسری بەجێهێشتە و ڕۆشتۆ بۆ عێراق خزمەتی سەربازی هەبوو یان نا. دوای چاوەڕوانێکی زۆر ئازاد کرا. قاهیرە لە چاوی محەممەدەوە گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە.
ئێمەش هاوڵی ئەوین تا لە قاهرەوە بڕۆینە شاری مانسوورە. دوای بڕینی ڕێگایەکی دوور و درێژ گەشتەوە شوێنی لەدایک بوونی. تەنها برا و خوشکێکی دەناسێتەوە. برازا و خوشکەکانی نەدەزانن بگرینیان پێ بکەنن. برا گەورەکەی بە تامەزرە و دەستەکانی تونتون گوشیوە. دەمێکە بیری دەکەی. چەند ساڵە لەوێ؟ 40 ساڵە. ئێمە زۆر تااقەتمان بۆی چوو بوو. زۆر بیرمان دەکرد. دڵخۆش دەبووین بیبینەوە نەمانەتوانی وازی لێبێنی. باوکو دایکم بە ئاواتەوە بوون بیبینەوە. کەچی کۆچی دواییان کرد. زۆریان حەز دەکرد بیبینەوە. بەڵام هیچیان پێ نەدەکرا. هیچ. چیرۆکی مەحەمەد لێرەدا بەم شێوەیە کۆتایی هات. ئاواتی گەڕانەوە بوو بۆ باوەشی خێزانەکەی. کوردستان 24 ئەم ئاواتەی بەدیهێنا. کاتێک کە مەحەمەد گەڕایەوە بۆ زێدی خۆی هەموو شتێک گۆڕانکاری بەسەر هاتبوو لە کۆڵانەکەیان. هەر لە گۆڕانکاریکردن لە خانوەکان تاوەکو نەمانی دراوسەکانیان. ئەوەی کە ماوەتەوە تەنها ئەو خانوەیە کە تا تەمەنی 19 ساڵ تێیدا ژیاوە. دیار جەمال کوردستان 24 مانسوورە. سۆوان نمونەی کاری جوان، نمونەی کاری ڕۆژنامەوانی بەڕاستی و نمونەی کاری مرۆڤ دۆستی. یعنی ئەمەی کە بینیمان لەم فیچەرەی دیار جەمال نمونەیەکی زۆر جوانی کاری ڕۆژنامەوانی و بەڕای من. بۆیە قسەی زیاتر لەگەڵ دیار جەمال دەکەین کە لە ستۆدیۆی سلێمانی و لەگەڵمان دەبێت. دیار بەیانیت باش پێ دەڵم دەست خۆش بێت بابەتەکەت زۆر سەرنجڕاکێش بوو بەڕاستی. چۆن بۆ ئەم بیرۆکەیت بۆ هات چۆن دەستت پێ کرد بەم کارە چێ پێی گوتی چیرۆکێکی لەم شێوەیە هەیە؟ بەڵێ سوپاسانەکەم بەینتان باش بەینی بینەران و بیسەرانی کوردستان 24 باش. دیارە بە درێژایی ئەو ساڵانەی کە کاری ڕۆژنامەوانیم کردووە کاری مرۆیم زۆر کردووە. ئەو کارانەی کە بەلای منەوە سەرنجڕاکێش بووەوە هەمیشە هەوڵم داوە کە لە پاڵ کارە میدیایەکە بۆ دەرەنجام هەنگاو بنێم. سوپاس بۆخوا تەواوی ئەو کارە مرۆیانەی کە ئەنجامم داوە لە خستومەت سەر شاشە دەرەنجامی بووە. دیارە کاک محەممەد کە دوای ئەوەی کە زانیم کە هاوڵاتێکی وڵاتی میسرا 38 ساڵەمە پێش کە واتا 3 ساڵ پێشەوەی کە من لەدایک ببم هاتووەتە بەغدا لەوێ بۆ کارکردن هاتووە و کاتە تەمەنی 19 ساڵ بووە. ئیدی لە کەسوکارەکەی دابڕاوە تاوەکو ساڵی 2011 لە بەغا بووە. هاوسەگیری دواتر بەوەی بارودۆخی بەغداوە ماڵی گواستوێتەوە هاتووە بۆ قەزای کفری لە قەزای کفری نیشتەجێ بووە. دوای من ئەم چیرۆکەم زانی لەگەڵ کاروانیارەی وێنەگر کە هەمیشە پاڵپشت و هاوکارێکی باشی منە گفتوگۆمان کرد کە چۆن بتوانین لە پاڵەوەی کە ئەم کارە میدیایە چۆن بکەین و چۆن بتوانین ئەم کەسە بە کەسوکاری شاد بکەینەوە. سەردانی قەزای کفریمان کرد لە ڕێگەی فیچەرێکەوە کێشەکانی کاک محەممەدمان خستە ڕوو کە بریتی بوون لە بەسەرچوونی ئیقامەی و هەروەها بەسەرچوونی پاسەپۆرتە میسرەکەی کە بەلای کاک محەممەد گرفتێکی زۆر گەورە بوو. هەرچەندە ئەم کارە بەلای ئێمە کارێکی ئاسانە سوپاس بۆ خوا چووکە هەمیشە وەکووتم کە هەوڵمان داوە کە کارە مرۆیەکان بە ئەنجام بگەین بۆ ئێمە کارێکی ئاسان بووە. فیچەرەکەمان خستە ڕوو لە ڕێگەی کوردستان 24 دوا بە دوای ئەوە کە پەیوەندیمان بە کۆمەڵێک کەسەوە کرد کە کاری خێرخوازیەکەن بە سوپاسەوە بەدەم باشە کارەکەەوە هاتن و تێچووی بڵین کێشەکانی کاک محەممەدیان گرتە ئەستۆوە کەسێک کە هەمیشە دەستی هاوکاری درێژەکە بۆ کارە مرۆیانە هەرچەند خۆی حەز ناکە ناوی بێنم بەڵام من لێرە ناوێنم کە مامۆستا چەپ بکە کە
زۆر پاڵپشت بوو لەوەی کە ئەم زۆر مەبەستی بوو کەم کەسە بتوانین بگەڕێنەوە بگەڕێنەوە سەرەتا لە کوسڵخانەی میسرەوە لە هەولێر و دەستمان پێ کرد دواتر سەردانی سەفارەتی دەرەوەی میسر لە بەغدا وهروەها نیشینگەی سلێمانی ئیقامەی بڵێن بەغدا ئەمانە ڕاستی کاتی پێویست لە مانگی سێەوە ئەم کارەمان ئەنجام گەیاندووە دەستمان بڵێن فیچەرەکەمان خستۆتە ڕوو لە هەینی واتە 19 مانگ توانیمان کاک محەممەد بگەڕێن بۆ نێو کەسوکاری باشە دیار هەروەک خۆت باسیشت لەوە کردت من پێشتریش کاری لەو جۆرەم کردو لە پاڵ کاری ڕۆژنامەوانیەکەەوە بێگومان هەریەکە لە مرۆڤەکان دێنە ئەم دنیایەوە پەیامێکیان پێەیە کارێکیان پێ ئەنجامی ئەیەن جام کارێت جوانەی ئێوەش دەستخۆشیتان لە ئەبێ لێ بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشا کە ئێوە ئەم بە دوچوونەتان کردو خۆی پێش ئەوە هیچ پەیوەندێکی لەگەڵ خێزانەکەی نەبوو نە بە با بڵێن تەلەفۆنێک نە لە ڕێگەی نامەیەک هیچ شتێک پەیوەندی نەبوو لە ڕێی ئێوە یەکسەر خانوادەی خۆی دۆزیەوە بەڵێ دیارە تاوەکو ئەم ساڵانی دوایە هیچ پەیوەندیەک لە نێوان کاک محەممەد وە کەسوکارەکەی نەبوو تەنانەت من لێم پرسی لە فیچەر یەکەمە بڵێن خستومەتە ڕووکە دایک و باوکی کاک محەممەد دوای چەند ساڵێک لەمە پێش کە زانیوانە کە محەممەد لە عێراقە بەڵێ لە عێراقەوە لیانون بووە لە ڕێگەی دیارە سوۆسیال میدیاوە دایک و باوک و کەسوکاری دۆزیوەتەوە پەیوەندیەکەی تەنها لەگەڵ دایک و باوکە بووە بەڵام ئەوەی کە جێگەی داخە کاک محەممەد نەیتوانین دایک و باوکی ببینێتەوە هۆکارەکەیەوە بۆ کە چەند ساڵێک لەمە پێش هەر لە قەزای کفری کە کاک محەممەد ئیشی جامچێتیەکە دەستی بریندارە بێ قۆڵێکی بریندارە بێ ئەگەنە نەخۆشخانی شار و دوای ئەوەی کە برینەکەی ئەو برینێکی قوڵ نابێ و یەکێک لە ڕەفیقەکانی پەیوەندی بە کەسوکاریەوە ئەکات بە کەسوکاری کاک محەممەدەوە کاڵە کاک محەممەد برینێکی سووکێ دوایەوەی کە دایکی تەلەفۆن بۆ کاک محەممەد دەکات کە لێ پرسیاڵێ کوڕم چیتە ئەڵێ ئەمە بە قسەی کاک محەممەد کە بۆ منی گەڕاوتەوە لە فیچەریەکەمە ئەڵێ برینێکی سووکم بۆ دایکی دەست بەجێ کە ئەکەوێ تووشی خوێنبەربوونی مێشکە بێ و دەست بەجێ دوای سێ کاژمێر گیان لە دەستەدا دوای 2 مانگ باوکی بە هەمان شێوە گیان لە دەستەدا واتە دایک و باوکی تا ئەو کاتێک کە ژیان ئاوایەکەن بە ئومێدی گەڕانەوەی کوڕەکەیانە بن تەنانەت لە ئێمە کە سەردانی مەنسوورەمان کرد کە لە قایرە چوونێ مەنسوورە برایەکی باسیەوە کرد خۆزگە دایک و باوکم بمایەن کە محەممەدیان فیچەرەکە کە ئەگەڕێتەوە بۆ ناومەرگەی زۆر سەرنجڕاکێش بوو لە دوانی براکەشی دیار زۆر سپاس بۆ دیار ئەم فیچەرت ئامادە کرد و ئەم کارە ڕۆژنامەوانی جوانات کرد هیوای سەرکەوتنت بۆ دەخوازن بەو هیوایم ئەم کارانە بەردەوام بێ کە ئێوە بەشێک بوون لە چارەسەرکردنی ئەم گرفتە دەسەکانت خۆش بێ دیار سپاس سپاس باش هەندێک جار سۆبان زۆربەی گەنجەکانمان ئەوانەی کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانیشن بە دوای کار دەگەڕێن بەڵام نازانن شێوازەکە چۆنە دەڕۆنە هەر شوێنەی دەڵێن سیڤیمان پێشکەش بکە باشە سیڤی چۆن بنووسم نازانم تەنیان دروستە ناوی خۆمت پێ بدەم لەگەڵ تەمەنم و هەموو ئەمانە ینی ئەمە بۆتە گرفت بۆ بەشێک لە گەنجان لەوانی کە بە دوای کار دەکەن گرفتەکانی سیڤی خۆ ئامادەکردن بۆ چاوپێککەوتن بۆ کار بەم بەیانێ گفتوگۆ بکەین باشە سەبارەت بەم بابەتە گفتوگۆکەین چونکە ئیدی کۆمەڵێک خوێندکار و قوتابی ئەوەی تر کۆتاییان بە زانکۆ هێنا و دەبێت سیڤی پێشکەش بکەن بەو شوێنانەی کە هەلیکاری تێدایە بۆی کە بە جوانترین شێوە سیڤەکانیان بنووسنەوە ئەو زانیاریانەی تیا بێت کە پێویستە دەمانوێت سەبارەت بەم بابەتە لەگەڵ هەردی ئیسماعیل بەڕێوەبەری فێربوون و گەشەپێدانی سلکت قسە بکەین ئەم بەیانە لەگەڵمانە و ئەسپاسێکین کە ئامادە بووە بۆ هیوایی کە بینەرەکانمان سوود لە قسەکانی جەنابتان وەربگرن بەخێربێ زۆر سپاس بەینتان باش سەرەتا لەوە دەست پێ بکەین چۆن سیڤیەکی باش بنووسین بۆچی گرنگە سیڤی بەڵێ سیڤی خۆی زۆر کات خەڵک لێمان ئەپرسن من چۆن سیڤی دروستکەم و سیڤیەکی پرۆفیشناڵ زۆر جار ئەم وشە بەکارهێنن بەڵام خۆی سیڤی پرۆفیشناڵەتی سیڤی لەوەدایە کە ڕوون و پاراو بێ وەکو خۆی بێ ئامانجی سیڤی ئەوەیە کە پەیامێکی ئێمە ئەگەێنێ بۆ کەسە کە بەبێ ئەوەی قسە بکە و بەبێ ئەوەی زۆر با بڵێن گفتوگۆیەک ڕوو بدات ئەو کەسە لە ئەزمموی ئێمە و لە کەسایەتی ئێمە تا ڕادێک تێبگات ئامانجی سیڤی خۆی لەوەدایە
ئەو پەیامە لە کاتێکی کورت بگەێنێ بۆ شوێنی مەبەست زۆر یەکێک لە کێشە گەورەکانی دروستکردنی CV ئەوەیە خەڵک لە کاتی ئامادەکردن یاخود لە کاتی نردنی CVدا ئەم ئامانجیان زۆر لەبەرچاو نییە بەپێی توێژینەوەکان سیرکردن یاخود بۆ نمونە ڕیڤیوکردنی سیڤەک لە 6 بۆ 8 شرکەت تێناپەڕێ لە سەرەتادا ئێتۆ کاتێکی زۆر کورتت هەیە بۆ ئەوی ئەو کەسە قرار بدە ئایا ئەو سیڤە بە کەڵکی ئەو دێت یاننا لە کاتی دروستکردنی سیڤەکەت ئەبێ ئەوەت لەبەرچاو بێت کە ئەو کەسەی CV تۆ سەیرەکە بە وردی سەری ناکات لە سەرەتادا لەبەرەوەی بۆ هەر هەلی کارێک 100 CV تر هەیە باشکاگەردی پێت باشە ئێوە وەکو کەسانێکە ئیتر ئەو جۆرە کێشانە یاخود ئەو جۆرە کارانە ئەنجامێن کەسەکان خودی خۆیان CV بنووسن یاخود کەسێکی پسپۆر یارمەتیان بات و کەسێکی پسپۆر چکە زانی ئێستا زۆر شوێن هەیە لە پەیجەکانە CV دروستەکەن کامیان باشتر من خۆم لە حاڵی خۆم باشترە زانیا بیدەم بە کەسێکی پسپۆر من بەس شەرحەکەی بۆ کۆم ئەو بینوسێ من پێم وایە هەموو کەس باشتر وایە خۆی CV خۆی ئامادە بکە بەڵام ئەگەر کێشە و گرفتی هەیە لە ڕێخستن و یاخود لە ئەو خاڵانەی کە پێویستە زیاتر تێبینی لەسەر بکە پێویستە یارمەتی لە کەسێک وەربگرێت ئێمە وەکو سنتەری خۆمان لە ئەم سەڵەکت زۆر کات خولی بە خۆڕاییمان کردوتەوە بۆ دروستکردنی CV ئەو گەنجانە فێرەکەین چۆن CV خۆیان دروست بکەن بەڵام لە ئەخیرە هەر ئەبێ ئەو کەسە خۆی CV خۆی دروست بکات کاکردی زۆر جار هەلی کار دێتە پێشەوە من سۆڤان تۆ هەر کەسێکی دیکە ئەوانی کە بینەرمانە دەڕۆن ینی چانسی ئەویان دەبێت کە بانجیانکەن بۆ چاوپێکەوتن بەڵام لە چاوپێکەوتن زۆر جار دێتە دەرەوە پەشۆکاوە ینی سترێسی هەیە هەڵەکانی چاوپێکەوتن چییە؟ هەڵبەتە زۆرن ینی کێشەیەک و دوانین بەڵام یەکێک لە دووبارە وەکو کێشەی سیڤەکە تۆ ئەبێ لەوە تێبگەی کە ئامانجی چاوپێکەوتنەکە چییە؟ ئامانجی چاوپێکەوتن لەلایەن ئەو کەسێک کە خاوەنکارە خۆی من عادەتەن بە خەڵگەڵێم ئەیکەم بە دوو بەشێکی ئەوەیە دووپاتکردنەوەی ئەو زانیاریانەیە کە لەسەر سیڤەکەت هەبوو پێشتر سەیری کردووە و دووەمیە هەڵسەنگاندنێکی کەسایەتی ئەو کەسەیە کە ئایا ئەگونجێ بۆ کللتور و بۆ ئەو با بڵین ئەو بیئەی کە هەیە لەو کۆمپانیا یعنی مەبدەئی چاوپێکەوتنەکەش ئەبێ لە سبنەمایەکی زۆر واقعی بێ یعنی تۆ ئەبێ بە ئامادەکاریەکی باش بۆ ئەو پۆستەی کە خۆت بۆی ئامادە کردووە ئەبێ دراسەیەکت کرد بێت لەسەر ئەو کۆمپانیایی کە بۆی ئەچی ئەوە زۆر لەلای خاوەنکار گرینگە کە تۆ شتێک لە دەربارەی ئەوان ئەزانی یعنی تۆ پێشتر کاتێکت بۆ دانراوە بۆ چاوپێکەوتن بەڵام لە ڕۆژی پێشتر خوێنەوەیەکت کردبێت لەسەر ئەو کۆمپانیا و چەند زانیایەکت کۆکرد بێتەوە بەلای ئەوانەوە گرینگە بەڵام بەدەر لەوە تۆ ئەگەر بۆ پۆستێکی تایبەت با بڵین چاوپێکەوتنت هەیە خۆ ئامادەکردن یاخود خۆ ئەبدێتکردنەوە لەسەر ئەو بابەتەی خۆت ئەزمونتیا هەیە بۆی ئامادەبی بۆ هەموو جۆرە پرسیارێک و ئەوەت پێوە دیار نەبێ یاخود پەشۆکاویەکت نەبێت کە ڕەنگە شتێک هەبێ بیزانی لە کای چاوپێکەوتنەکەیە بێت بچێتەوە ناتۆ لازمە چەند تەجروبەشت هەبێ سیرێکی کارەکانی خۆت بکەیتەوە خۆت بابنی ئەبدەیت کەیت و ئامادەکەی بۆ زۆر باشە کاکردی هەموو جیهان ڕۆژانە لەگەڵ چرخی پێشکەوتنا پێشەکەوێت شتێک نییە بڵین وڵاهی کۆنە ماوەتەوە تاوکو ئێستان ڕەنگە گۆڕانکاری هی کۆن مابێتەوە گۆڕانکاری بەسەرهێنرابێ لەگەڵ ئەم سەردەما CV کۆن لەگەڵ ئێستاە ئەو جیاوازەیە کە من زۆر هەستی پێکەمەوە بوو جاران لە ناو CV هیوایەتەکانیشانەسی هیوایی چوزانم وەرزشکردن و خوێندنەوە ئەوانە تا چەند گرنگە ئەم بابەتانە ناو CV هەبێت شتە شخصیەکانی خۆ تا چەند گرنگە هەبێت یاتەنیا بەس خۆی ئەمە ئەچێتە با بڵین قوارەیەک کە بازە شت وەکو CV هەنێشت هەیە لازمەتیایی بێ هەنێشت هەیە بەپێی هەڵبژاردننی ئەو کەسەیە ئەو با بڵین بابەتی هیوایەت یاخود بازێک کەسمان هەیە ئیشی بابڵێن ئیشی سربەخۆ ئەکەن ئیشی گرافیک ئەکەن سۆشال میدیا ئەو بابەتانە جاران ڕەنگە ئەوانە لە CV دوور بوونایە بەڵام ئێستا زۆر هەلی کارەیە هەر لە مەجای سۆشال میدیایە فاگەر کەسێک زۆر هیوایەتی بۆ سۆشال میدیا هەیە و یاخود توانای هەیە لە ئەو بابەتانە ڕەنگە
خاڵێکی گرنگ بێ بۆ ئەو بینوسێ نەوەکو نینوسە فائیتر ئەوش حاڵەت کەوتووە کاگەردی من و تۆ هەردووکمان سیڤیمان پێشکەشی شوێنێک دەکەین کۆمپانیایەک دەکەین تۆ ئەزمونت لە من زیاترە و لە بوارەکە لە من شارەزاتری بەڵام من تەکنیکی سیڤیەکەم باشترە شێوازی نووسینەکە ئەمە وادەکە من شانسی وەرگرتم زیاتر بێت لە تۆ ینی شێوازی نووسینی سیڤی کاریگەری هەیە ئێمە لە کۆمپانیای ئەم سەڵک چونکە یەکێک لە ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەشیەکەین خزمەت گوزاری با بڵین بەشی هەلی کارمان هەیە کە کۆمپانیاکان داوای با بڵین پۆستێکی تایبەت لە ئێمەکەن کاندید ئێمە با بڵین کاندیدیان بۆ پێشکەشەکەین زۆر کەس زۆر حاڵەتی وا ئەبینین ئێمە کە کەسێک زۆر زۆر گونجاوە بۆ ئەو پۆستە بەڵام ڕنگدانەوەی ئەوە نییە لە سیڤیەکەیدا لەبەرەوەی شێوازی نووسینی سیڤیەکەی ئەوەی بۆ ئێمە دەرنەخستووە ئەو ئەزمونە هەیە کە ئەم کۆمپانیا داوای کردووە ئەگەر بێتە سەر بۆ نمونە چاوپێکەوتن ڕەنگە من تەجروبەم هەبێت تۆ نەدبێ بێگومان باشتر وایە تەجروبەکەت هەبوو بێ بەڵام کە لە سیڤیەکەی منە ئەوە دیار نەخا من تەجروبەیەکی ساڵانم هەیە یاخود ئەو تەجروبە تایبەتم هەیە ئەوان پێویستیانە ڕەنگە هەر کەسێکی دیکە وەکو من شانسی هەبێت باشە کاگەردی یەک پرسیار و بە کورتیش ئەگەر وەڵامم بیتەوە ئەگەر من چوومە کۆمپانیایە کۆمپانیەکە زانیم کە کارەکەی چییە بەڵام من شتی دیکەش ئەزانم پێویستە کات هەر لەو مەجاالەی کە کۆمپانیاکە هەلی کاری ڕاگەیاند دووە من داوای کار بکەم یاخود ئەو شتانی دیکەش کەیزانم بیخەمە پاڵی خۆی بۆ هەر ینی شتێک هەیە کە لە پرۆسەی پێشکەشکردنی سیڤی بۆ هەر هەلی کارێک لازمە تۆ گۆڕانکاریەکی بچووک بکەی بۆ هەر هەلی کارێک کە سیڤەکەتی بۆ پێشکەشەکەی یعنی زۆر کەس ئەوە لایم ئەپرسێ من پێویستە یەک سیڤیم هەبێ بۆ هەموو شت بینێرم نەخێر وەڵامەکەی ئەوەیە تۆ لازمە بۆ هەر هەلی کارێک گۆڕانکاریەک زۆر تاکەم تیای بکەی بۆ هەر پۆستێک کە پێشکەشیەکەی بەڵێ کاکەردی ئیسماعیل سواس بۆ تۆ کە بم بەیانە لەگەڵ ماوەی سواس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان هاکار دەچینە سەر بابەتێکی دیکە گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکەکەین باسی مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە کە یەکێکە لە مۆزەخانەکانی کوردستان کاری لەسەر کراوە بۆی کە ماڵێن نۆژەن بکرێتەوە و وێنە ئەرشیفەکانی تێدا هەڵگیراوە هی ئەو سەردەمە هی ئەو کاتە وەک باسم کرد مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە یەکێکە لە مۆزەخانەکانی کوردستان کە زۆر کاریشی تێدا کۆکراوەتەوە و سەررجەم کەرەسەکانی ئەو سەردەمەشی هەرتیا هەڵگیراوە و ماوە و ئیتر ئەمە وای کردووە کە لە سەردەمی باسەوە ئەم شتانە کە ماوە بمێنێتەوە خەڵکیش کە سەردانیەکە بزانە چی بەسەر کورد هاتووە لەو شوێنە سەردەمی باس و شەڕی داعش و ئەو کانەتانەی کە زیندانی کراون یاخود شەهید کراون ئەمە جگە لەوەی خودی ئەم نەسوورەکە شتا وەکو ئێستا ینی ماوەتەوە شوێنەکە بووە شوێنێکی کللتوری شوێنێکی ئازانەی خەڵکی کوردستان بەتایبەت شاری سلێمانی دالیە کەمالی هاوکارمان لەسەر ئەم بابەتە راپۆرتێکی هەیە بزانین چی دەڵێ مۆزەخانە کا لەسەر کۆکردنەوەی ڕێگ و ڕیشەی هەر میلەتێک دەکات. لە ناویشیدا مۆزەخانەی نیشتیمانی بە جۆرێکی دیکە کا لەسەر کۆکردنەوە بە ئەرشیڤکردنی خەبات و قوربانیدانی هەر میلەتێک دەکات. مۆزەخانەی ئەم نەسوورەکە لە چەندین بەش پێک هاتووە کە بە شێوازی جیاواز کاری لەسەر کۆکردنەوە و ئەرشیڤکردنی کەرەستە و وێنەی قوربانیانی سەردەمی بەعس و دوای بەعس کردو.
هەر لە بیدایەتەوە دەست کراوە بە دروستکردنی ئێرە پەیوەندیەکی ڕاستەوخوت و تۆڵمان هەیە لەگەڵ هەموو خەڵکەکانی خۆمان کوردەکان لە ناو خۆ و لە دەرەوە و لەگەڵ هەموو هەر کەسێک کەش کە لە باڵن عێراقا کە ئەرشیفی عێراقی هەیە لەسەر با بڵێن نەزەمەکانی حکومەتی بەعز لە ڕێکخراوەکانی بەعزیان هەر دەستگایکە حکومەتی بەعز کۆنتاکتمان هەبوون بە وەرگرتن لیان بە کڕین بە هەموو هەرێکی لە بەم تەریقانە شتمان کۆ کردوێتەوە و دواتر دابشمان کردون بەسەر کارە ساتەکانە مەسەلەن کۆڕۆمان هەیە ڕاپەڕینمان هەیە ئەنفالمان هەیە کیمیابارانەکانمان هەیە زیندانمان هەیە پێشمەرگەمان هەیە بۆ هەرێکێک لەمانە ئێمە مۆزەخانەمان دروست کردووە با بڵێن بیناکانی ئێرە زۆرن دابشمان کردون بەسەر بیناکانە بە پێی پێویستی و بە پێی حەجمی مۆزەخانەکان بەڵێ ئەم بەشە بەناوی مۆزەخانەی خۆڕاگری تایبەتە بە زیندانیانی سیاسی کوردستان لە خانەقین و تازاخۆ هەموو بۆ هەموو ئەو زیندانیانەی کە زیندانی کراون لە زیندانەکانی بەعز لە کوردستان و لە زیندانەکانی کەی با بڵێن مووسڵ و بەغا و شوێنەکانی کەی عێراق بە زیندانی کردنیان و بە ئەشکەنجەدانیان و بە حکومیان و لە سێدارەدان و بە گولەبارانکردنیشەوە کۆمەڵە بەڵگە و دۆکمنتی زۆر تایبەت تاوان بۆ مۆزەخانە هەموو کارەساتمان زۆرە بەڵام هەموو کارەساتێک ناتوان لە مۆزەخانەکانە دابنین بەو پێی کە دۆکمنتمان نەبێ بەڵام خۆشبەختانە کۆمەڵە دۆکمنتمان دەستکەوتووە هەروکوتم لە ڕێگانەوە هاتوین بە پێی ستانداردێکی خۆمان کە ستانداردێکمان بە خۆمان دروستکرێتەوە شێوازی مۆزەخانەکانی خۆمان لەم ستایلە بێ بەشە خۆی پێشتر بەشی تحقیقی زیندانەکان بەڕێوەبەری بەشی زیندانەکان لەم بەشەوە کە چەند ژوورێکە زابط تحقیق و مفەوەض و شتان لەم بەشا بوون بەڵام ئێمە هاتوین پۆلێمان کردووە بۆ نمونە هەموو ئەو زیندانێک کە لە ئەمنە سوورەکە زیندانی بوون وێنەی ئەوانمان داناوە پاشان کۆمەڵە دۆکمنت کە زۆر تایبەت و کاریگەرن بۆ کارەساتەکان و بەڵگەن بۆ نمونە گەنج مناڵ ئەگیران لە خواردەمەن 18 ساڵ یان تەمەن لەسەر 18 ساڵ بایە تەمەنە بچووکردنەوە بۆ 18 ساڵ بۆ ئەوی حکمی لە سێدارەدانیان ئەو تەمەنە گەورەکەن ئەوانی خواردەژدە بوون بۆی حکمی لە سێدارەدانیان شمول بکات پاشان کۆمەڵە کارەسات لە سلەیمانی بە تایبەتی ڕوویاوە بۆ نمونە گەنج گیران لە یەکێ لە سنتەرەکانی شاری سلەیمانی گولەبارانەکران بۆ نمونە شەیدانی دورانی سەرچنامان هەیە زپلکەی سجنمان هەیە بە ئامادەی ڕۆشنبیرمان هەیە زۆر شوێنمان هەیە هەموو ئەوانە بەڵگەکانیمان دەستکەوت و کۆمان کرد و دامانناوە یەک دوو بەشی گرنگ دوو ژووری کەی گرنگ یەکیان ئەوانەیە کە زیاتر لە 5000 نزیکی 6000 بێتەوە شەهیدی لە سێدارەدان دراومان هەیە لە هەموو کوردستانە کە ئەبران لە زیندانەکانی عێراق لە سێدارەدران ناوی هەموو ئەوانەمان کۆ کردەوە شێوەی دەستبەن هەبوو پێشەوەی لە سێداریان بن ناوی ئەو کەسە لە ناو دەستبەنان دانرا ڕووپۆشتی دیوارەکانمان بەوە کردووە و ناوی هەموو ئەو زیندانیانە کە شەید بوون لێ داماناوە پاشان ئەم بەشانەی ئەم شتانی کە کەرەستەی ئەو زیندانیانن کە لە ناو زیندانەکانی بەعس کە حکومەدران بەدەست دروستیانە کرد و بە شێوازی نهێنی ئەهێنرانە دەرەوە یان بە شێوازی ئاشکرا کۆمەڵی نامی تایبەتمان هەیە کە لە زیندانەکان بە نهێنی و بە دزی ئەنووسران و پاشان ئەهێنرانە دەرەوە لەگەڵ لە هەمووی گرنگتر پەتێکی سێداری زیندانی ئەبوو غرێبمان هەیە کە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2023 کۆمەڵی پێشمەکە بەشدار بوون لە ئازادکردنی ئەبوو غرێب پەتەکان دەستکەوت و هێنایانە باسمان کرد مۆزەخانە بەشی زیندانەکانمان هەیە کە زیندانەکان و خۆی هەڵراوت و کۆمەڵە پەیکەریتیا کراوە بۆ هەموو جۆرە ئەشکەنجە و زیندانەکان مۆزەخانێکمان هەیە بۆ شەیدانی شەڕی دژی داعش مۆزەخانێکمان هەیە بۆ ئەنفال دۆکۆمنت و وێنە و شەیدانی کارەساتی ئەنفالە بۆ کۆڕە و هەمانە بۆ مین و لوغم هەمانە کە ئێسش لە کوردستانە خەڵە لەو ڕێگەوە بنە قوربانی خاکی بەشی خاکی کوردستان ژاهراوی کراوەی مۆزەخانێکمان هەیە تایبەتە بە کللتور و کەلەپوری کوردی کە بەشێک لە جینۆساید کللتور و کەلەپورەکەشمانی گرتوێتەوە مۆزەخانێکمان هەیە بە ناوی ئاوێنەکان کە بە شێوەیەکی هونەریە بۆ ئەنفال جارێکە مۆزەخانەی کەمان هەیە تایبەتە بە چەک و تانک و چەکە قورسەکان بەو چەکانە کە ئێمە سەرکوت کراویان ئەنفال کراویان کە هەموو کارەساتەکان مۆزەخانەی کەمان هەیە تایبەتە بە پێشمەرگە
بە هەموو کەرەستە و کۆمەڵە پەیکەر و شیتابێتە بە شۆڕش و پێشمەرگە. بەم بابەتی کە هاوکارمان دالیا کەمال لەسەر ئەم نسوورەکە ئامادەی کردبوو کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی بیانی 24 هێنین. سپاس بۆ ئێوە کە بینەری بیانی 24 کاتێکی خۆش خاتان لەکەم.